مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی ئەمڕۆ پێشوازی کرد لە وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان سەردانی بەڕێزیان بۆ مەکتەبی سیاسی یەکێتی بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پێکهێنانی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ئێمە لەسەر ئەساسی شەراکەت بێکەوە ئیشەکەین. شەراکەت بە معنای ئەوەی کە نەک مشاریک شەراکەت ئەوەیە کە بڕیارەکان بەیەکەوە دەدەین. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خەتی سوورمان لەسەر کەس نییە، بیتۆمان لەسەر هیچ لایەنێکی سیاسی نییە. هەموو ئەو لایەنانەی کە ئامادەن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە پێکهێنانی کابینەی نۆیەم بەشداری بکەن بەخێر بێت. ئێمە و یەکێتی وەکو دوو حزبی کە لەم هەڵبژاردنەدا بەشدار بووین و ژمارەیەک کورسیمان هێناوە، دەمانەوێت کە پێکەوە ڕوئیایەکی هاوبەش دروستکەین لەسەر ئەوەی ئەم حکوومەتە چۆن دروست ببێت. وتوێژمان کرد و کۆمەڵێک بیرروڕامان گۆڕیەوە، زۆر لێک نزیک بووین و تەسەوڕ دەکەین کە لە کۆبوونەوەی داهاتوو یان یەک دوو کۆبوونەوەی داهاتوو کۆتایی بەم بابەتە بێنین. هەر لایەنێک کە ڕغبەتی بەشداری هەبێت لە حکوومەتی داهاتوودا ئێمە سەردانیان.